سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویست ئێوارەتان باش خۆشحاڵم کە ئێوارش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانم هیوادارم کە هەموو تەندروستێکی باشتانە بێت. ئازیزان و خۆشەویستانی ئێمە بۆم ئێوارێ باس لە گروپی هونەری بارانەکەین. دیارە ئەم گروپە گروپێکی خۆبەخشە کە لەسەر دەستی چەند گەنجێکی بەتوانە توانیوانە کە ئەم گروپە دابمەزرێنن کە ئەم گروپە بە ماوەی 2 ساڵە دەست بەکار بە و هەروە دەستی بەکار و چالاکی هونەرەکانی خۆی کردووە. بۆی پێمان خۆش بوو ئەمڕۆ زیاتر باکار و چالاکی هونەرەکانی ئەم گروپە ئاشنابین و هەروە بابزانین کە پلانی ئەوان چییە بۆ داهاتوو. میوانەکانم کاک شەهاب ئەحمەد فەیلی کە وەکو بەڕێوەبەری گروپەکە بەخێر بیت کاک شەهاب و هەروە کاک حەمە پێنجوێنی وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندنی گروپەکە کە هەردووکیان لەم گروپە دەست بەکار بوون بەخێر بیت کاک حەمە سەرچاوانمان سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم دەستخۆشی لە برادرانی پشتی کامێراکەم بەڕاستی زۆر ماندووە خۆم لە پشتی بە کامێرەیشم کرووەزانم چەنە ماندوو نەناسانە کارەکەن. دەستەکانتان خۆش بەخێر بن سەر چاوانمان زۆر خۆشحاڵ بووین. دیارە گروپی هونەری بارانۆک و ئاماژەم بەگرت کە تەمەنێکی کەمی هەیە بەڵام کار و چالاکی باشتان کردووە. کاک شابێ مەلای تۆکو بەڕێوەبەری گروپەکە یەکەم جار چۆن بڕیارتانە کە گروپێکی لەو شێوە دابمەزرێن وەگەزانین کە دروستکردنی گروپ و هەروە دامەزراندن و بە هەمان شێوە کە کۆکردنەوەی ئەندامی باش لە گروپەکە کارێکی قورسە کارێکی ئەوەنە ئاسان نییە. چۆن سەرەتا دەستان پێکرد؟ ساتەوە سپاس بۆ کامەجوانەکان سپاس بۆ ئەم میوانداریە. سەرەتاوە ئێمە سێ چوار هاورێک بووین کە لە زانکۆ دانیشتبووین هەر خەریکی ئیشی هونەرشت بووین. ئیتر وردە خەریکی زیادکردنی ئەندامەکان بووین وەکو بڵین ناسی نوشت لەرێ بادەر و هاورێەوە. ئیتر کاک حەمەم ناسی بە سوڵفە و بەریانمانە ئەم گروپێک دروستکەین بەڵام لەسەر ناوەکەیشە جارە مابووی کە وەکو ڕسمی دامەمەزرێت. ئیتر دوای ئەوە ئەنداممان زۆر بوو بریاماندا کە گروپەکە دابمەزرێت و ناوەکەش باران بێت. پێشتر ئاماژە پێکرد کە تەنها خۆتان سێ ئەندامون یەکەم بەڵێ سێ ئەندامووی وەکو هاورێ بووین پێکەوە ئیشمانە کرد لە زانکۆی خۆم لە زانکۆی جیهان بووم لەوێ زیاتر کاڵوچاکەمان کرد دوایەوە حەزمان کرد گروپەکە فراوانتر بێت و ئیشەکانمان زۆرتر ببێت. زۆر باشە. کاک حەمە خۆت بەدەر لەوەی کە کاری فۆتۆگرافەریە کە بێگومان هەردووتان کە خەریکی کاریکەن سەرڕای کار و چالاکیەکانی گروپەکە چۆن هەریتە ناو گروپەکەوە یاخۆت چۆن لەگەڵ کاک شەهابە بڕیارتانە کە گروپێکی لەو شێوە دابمەزرێن ئایا قورس نەبوو بۆ ئێوە وەکو سەرەتای دەستپێکردنی ئەم بە کار و چالاکیەکانی ئەم گروپە؟ وەکو سەرەتا دەستپێکردن بەڵێ قورس بوو کاک شەهاب ناسی وتی سێ ئەندامی سێ نەفەرین هەساوین بۆی کار و چالاکی بکەین بێکەوە. منیش لەگەڵ وتم منیش ئەمەوێ بەشدارم دوایەوە هەڵسان قسەمان کە لە سەرینەکە گروپەکە وتمان گروپێ دامەزرێنین لە یەکەم ڕۆژی پاییزدا گروپەکەمان کرد بە ڕسمی و ناوی بارانمان لێ باشە. گروپێکی خۆبەخشن بەڵام بێگومان بەڕێوەبردننی کار و چالاکی پێویستی بە بڕەپارەیەک هەیە پێویستی بە پاڵپشتیەک هەیە بە بەڕێوەبردننی کار و چالاکیەکان. چۆن کارەکانتان ڕێگەخەن مادەم خۆبەخشە کەس نییە سەپۆرتان کە بەڵام کارەکانتان چۆنەکەن بە شێوەیەکی گشتی عادەتەن کە هەر ئیشەکە بە بڕێپارێکی تیا سەف بکرێت بۆ پێشانگاکە بۆ ڕێخستنی هەر پێشانگایك هەڵمانداوە کەمترین پارە لەسەر ئەستۆی خۆمان ئەو پێشانگاکە بکەنەوە یان لەسەر ئەستۆی خۆمان و ئەندامەکانە تا ئێستا وەکو بە حکمەوەی کە سپۆنسەر نەبووە سپۆنسەرمان کات هەمووی لە گرفانی خۆمان ئەوەمان ڕێخستووە. باشە تەنها لە گرفانی خۆتان کار و چالاکیەکانتان کردووە بەکۆی گشتی هەتاکو ئێستا لە ماوەی ئەو 2 ساڵێکە گروپەکە دەست بەکار بووە چەند چالاکیتان کردو وەکوکردنەوەی پێشانگا؟ وەکو پێشانگای گروپ 2 پێشانگامان هەبوو بێژگە لەوەیشە پێش مانگێک لە 26 و 27 مانگ بەشداریمان کرد لە پێشانگای سەرەتای پاییز لە 27 و 26 مانگی ڕابردووە هەش ئەندامی گروپی خۆماش لەو چالاکیە بەشدار بوو. باش ینی ئەم کار و چالاکیانە کردووەتە ئێستا بێگومان کاری داهاتووشتانە کە دواتر باسەکەین. کاک حەمە بێگومان کارەکانی گروپەکە خۆی لە چیە ئەبینێتەوە ڕاستە کە گروپێکی هونەریە بەڵام زیاتر ئێوە گرنگی بە چیە لەناو گروپەکەیە؟ زیاتر گروپەکەمان بازەوە کە ئیشی واقعی بکەین ئێستا چەندین نیشەکانمان تا ئێستا لەگەڵ ئەندامەکانە قسەمان کرد وتمانە بۆ هەر پێشانگایەک خۆتان بە زەوقی خۆتان چی ئیشێکتان پێ باشە هەتوان بەژاری پێ بکەن لە پێشانگاکەمانە بەڵام لە ئێستا و بەرەو دواوە قەراری ئەومان ناوە کە خۆمان مۆزوع دروستکەین و بیکەین بە
سەبەبی کە ئەندامەکان ئیش لە مۆزوعەکەی بکەن بۆ پێشانگاکە ینی چۆن بڵێ کار و چالاکیەکمانەیە سەبارەت بە شەڕە خۆمان پێش دوو مانگ پێمان تومانە ئەبێ ئیش لەسەر شەڕ بکەن بۆمان بۆ بیرۆکەکە خۆمان لێسەیە بەتەماین خۆمان مۆزوع دروستکەین و خۆمان مۆزوع دابنین اینجا ئەندامەکان بێنیشی لەسەر بکەن نەک بۆ نمونە سەرەتا نەوەکو ئاماژەم پێەیە هەر کەسە و بە خولیا و حەزی خۆی ئیشیە کردوێمە ئەمان قسە بەرچاوی بینێت بەڵام ئێستا بۆ لێسامانەیە خۆمان مۆزوع دروستکەین و بابەت دیاریکەین و ئیشی لەسەر بکەین بەو شێوەیە ئێستا کارەکان ئێستا بەکۆی گشتی چەند ئەندامتان هەیە ئێستا سەرەتا وتمان سێ ئەندامین ئێستا بەکۆی گشتی ئەگەینە 50 ئەندام 50 ئەندام ئەم 50 ئەندامە تەنها لە شاری سلێمانیە خۆ لەسنووری پارێزگای سلێمانیە لە ئێستا زۆرترینمان لە شاری سلێمانیە گینە لە پارێزگاکانی ترمانە لە هەولێرەمانە لە کەرکووگەمانە لە ڕانیامانە لە زاخۆمانە ئەندام بەس یعنی ڕێژەیەکی کەممانێ لەو ناوچانە بەس لە سلێمانی ڕێژەیەکی زۆرمانەیە زۆر باشە کاک شەهاب ئێوە لە گروپەکە گرنگی بە فۆتۆگرافیان و هەروە شێوەکاری کاری دەستڕەنگینی و سەخرەفە کۆمەڵی کاری تر ئێوە لە گروپەکە ئێوە جێ ئەبێتەوە بێگومان بۆکردنەوەی پێشانگایە کاتانە بۆنوە لە گەلەریەک بیکەنەوە یاخود لە شوێنێکی گشتی چۆن ئەم پەیوەندێتان دروست کردووە وەکو چالەکەکان ئمە هەڵمانداوە چالەکان کە ئەکرێتەوە زۆرترین خەڵک ببینێت لەبێ بیریش لەوە بکەینەوە کە شوێنێک بێت شوێنێکی گشتی بێت خەڵکی زۆر ڕووی تێکات و ئیشەکانمان بناسێت وەکو ناوی گروپەکە و وەکو ئیشەکانی گروپەوە ئیتر زۆربەی شوێنەکانمان هەڵبژارە وەکو مۆڵەکان شوێنێکی زۆر گونجاوە بۆ ئێمە ئەوانش هاوکاریان کردین بۆ وەکو شوێنەکەیە باشترین شوێنە بەڕاستی بۆ ئێمە ئەوەی بوو کە ناوی گروپەکەش بناسیین و ناوی ئیشەکانیشمان بناسرێت باشە هەخودێوە زیاتر حەزەکان هەموو کارەکانتان هەموو خەڵک ببینێ لە شوێنی گشتی بێت و ئەوە کووتمان کە گروپەکە تەمەنی کەمە بەڵام ئێوە بێگومان ئامانجێکی گەورەتان هەیە زیاترەتانەوە گروپەکە بەرفراوانتر و گەورەتر بکرێت و پلانتان هەیە باشە کاک حەمامێ ئاماژە بۆ کەم کە باسمان لۆ کرد کە گروپەکەیەوە کۆمەڵێک کاری هوەری لە خۆ ئەگرێت بەڵام وەکو وەرگرتنی ئەندام خود ئەگەر یەکێک بێوێت کارێک لەگەڵ گروپەکە ئێوە کات و وارەبێتە ناو گروپەکە ئێوە چۆن ئەندام وەرەگرنە گروپەکەتان ئێمە گرنگ نییە بەلامان و ئەندامەکە ئەزمموی چەند بێت ئێمامانوێ ئەندام پێ بێنین نەک ئەندامی پێگەیش بێنینە ناو گروپەکەمانەوە سەرەتا لێسایە قەرارمان ناوە ئەگەر ئەندامی گروپی تر بێت بۆن منە کار و چالاکی هەبوو بێ لەگەڵ گروپی تررا ئاسایە بێتە ناو گروپمان و بەڵام لە ئێساگەر ئەندامی گروپێکی تر بێت بێتە ناو گروپەکەمانەوە ناتوانێت لەبەر ئێمە بەتەمای خۆمان ئەندام دروستکەین نەک بۆن منە ئەندامێکی دروستکراوە ئەزمونێکی کەمیانەیە خۆ نمونە حەز و ئارەزوێکیانێ بۆ نمونە بۆ هوەری شێوەکاری فۆتۆگرافی زیاتر ئەندامەکانمان ناکادیمی وەگلۆی ئەکادیمی بێت کەسانێکمان هێناوەتە ناو گروپەکەمانەوە کە ئیشی هوەری هەیە حەزی بە هوەرەیە بەڵام لە ماڵەوە ئیشەکەی شاراوەتەوە ئێمامانەوە لەم گروپەوە ئیشەکانی بخینە بەرچاوی بینەر باشە لە ئێستا یاخۆت گەنجەکانمان وەکوتمان ئەو کەسانێکە حەز و خولیەیەکی ئەوانەیە کە دەستکەم بەکاری هوەری تر لە هەر بوارێکی هوەرابێت زۆرن ئەو گەنجانە کە یانەوێت توانەکانی خۆیان دەرخان ئەوانێکێوە تێبینیتان کردبێت وەڵام لەم سەردەمی کۆرۆناوە تاوە تێبینیم پێکرد ئێستا ئەندامێکمانەیە بە تایبەتی تووشی کۆرۆنا بووە پێشانگایەکمانەیە لە مانگی 11 لێسا خۆی تووشی کۆرۆنا بووە بە حاڵەتێکی زۆر خەتەریش توش بووە بەجددی کۆڵ نایەت بەردەوام خەریکی ئیشە لەسەر و تابلوی کە بەتەمای ئامادەیکە خۆشەویستی هەیە بۆ کارەکەی بەردەوامە لەسەری سەرڕای و تەندروستیەکی باش نییە ئیشەکە لەسەر تابلۆکەی بۆی بۆ مانگی 11 حاضر بێت بۆ پێشانگایە تێشەڵا بە هیوای تەندروستێکی زۆر باشتر بۆ ئەندامەتان کاک شەهاب باسی لەو پێشانگایە کرد کە لە مانگی 11 بەتەمان بیکەنەوە لە ئێستاوە چۆن پلانتان بۆ داناوە یاخود پێشانگاکە چی لە ئەو خۆگرێت سەبارەت بەەوە پێشانگای ئێمە تەنیا گروپی باران نییە ئەو پێشانە لە گروپی بەخشندە کە سەپێشی ئەو گروپە کارزانە قسەمان کرد پێشمانگێک لەسەر ئیشێکی هاوبەشی هەردوو گروپەکە ئیتر مۆزوعێکمان هەڵبژارد کە ئیشێکی جیاواز بکرێت لەو بابەتە کە نەکراوێت لە کوردستان مۆزوعەکەش فراوان بێت و سەبارەت بە شتێک بێت کە لە واقعی حاڵا بێت
هەر کەس کە ئیشەکان ببینێت ڕۆیایەکی خۆی چکە بۆ نمونە کە کاک حەمە باسی کرد ئەمانە لەسەر شەڕێک ئیشەکە بکەین ئێمە لە کۆمەڵە شەڕە ژیاوین و دوایی هەموو کۆمەڵە شەرێک ئاشتی بە خۆی گرتوێتی ئێمەش ئیشەکانمان لە دووباری جیاوازە ئەبێت لەو پێشانگایە واتە هەر لە شەڕیش ئیشەکەین لەسەر ئاشیشە ئیشەکەین باشە. ئەمێ باسەوەکەم باس ئەوە کرد کە ئێوە زیاتر ئێوە پێشەنگەی هاوبەشتان کردوەوە لەگەڵ گروپەکانی کە یاخود پەیوەندی ئێوە بە شێوەیەکی گشتی لەگەڵ گروپەکانە چۆنە چۆن ئەو پەیوەندیانە ڕێخەن یاخود لەگەڵ ڕێکخراوە هونەرەکانی ترە لێستا توانیتانە یعنی جێگەی خۆتان بکەنەوە زۆر کاری باشترتان هەبێت لە داهاتوە؟ طبعاً بۆ هەر پێشانگایە کە کردومانەوە زۆرترین ڕێکخراوی هونەری یان هەر ڕێکخراوەیەکی گەنجان بێت یان هەر گروپێکی هونەری بێت بانگەش کراوە بۆ پێشانگەکەی خۆمانە بتوانین پەیوەندی چاکمان بێت لە زۆربەی گروپەکانی کە ناو کوردستان هەیە نەک لە سلێمانیشە بتوانین بۆ داهاتوو ئیشێکی جوانتر و فراوانترکەی لەگەڵ گروپەکانی تریشەوە پەیوەندیمان بە قووەتر ببێت. زۆر باشە. کاک حەمە زیاتر ئەندامەکانتان کچانن یاخۆت کوڕە؟ خۆی کاری شێوەکاری زیاتر کاتی پێویستە لە هەمان کاتیشا کچ کاتی زیاتر وەک لە کوڕ زیاتر بە سەرقاڵی کار و ژیانی خۆیەتی زیاتر بەڵام زۆربەی ئەندامەکانمان کچن. باشە وەکوتە کە ئەکادیمیش نین ئەندامەکان زۆربەی زۆری ئەکادیمی نین ئەکادیمیشمان زۆربەی زۆری نە ئەکادیمیە. باشە بەڵام قورس نییە بۆ ئێوە کە ئەندامەکانتان ئەکادیمی نین بەڵام لەگەڵەوەی کە پێشەنگەیەکی گەورە ئەکەنەوەی تر پێشەنگایەکی هاوبەش بێت یاخود تایبەت بێگومان کۆمەڵە کەسێک کە ئامادە بن بۆ بینینی کارەکانی ناو پێشەنگاکە ڕەخنە لە کارەکان ئەگیرێت یاخود ئێوە چۆن ڕەخنەکان قوبوڵەکەن بۆ ئەوەی کە کارەکانتان باشتر و باشتر بکەن. خۆی ڕخنە لە هەموو پێشانگایەکە هەیە ئەو شتێکی واقعیە ئەنی بعضی کەسێ شارەزایش هەیە یعنی کەسانی هونەریشن بەڵام یەنە شوێنەکەەوە ئیشەکەش زۆر جوانە ینی بۆ منە ئەیانوێ خۆیان فەرزکەن بەسەر ئیشەکەیە هینێکی لێ دۆزنەوە شتێکی لێ دۆزنەوە لێنم ئەمە وەکو ڕخنەیەەکە بەڵام وەکو ئەوەش زۆر کێشەی نەکردوێتە سەرمان لەبەری کە بەردەوام چەند کەسێکی ئەکادیمی بەسەر ئەو ئەندامانەیە ئەگەڕێن بۆی کە بزانن چی دروستەکەن و چی ناکەن ئەگەر نەقسە شتێکی بێ پێڵێ لەوایە چاکی کەوت لەوایە چاکی عنی بەردەوام ئاگادارین لە دەستپێکی تابلۆکەوە تا کۆتایی تابلۆکەی بەردەوام ماگامان لیانە بێت چیەکەن و چی ناکەن ئێمەش مەبەستی من لەوەیە بوو کە پێیان نەگەێنین لەوەیە کەعنی تابلۆکە دەست پێکات پێڵین لەگەڵ سەرپەرشتیەکەن ینی چۆن بڵێ بەردەوامی لەگەڵیان نابین لە ئیشەکان هەتا و کاتێ تابلۆکەیان تەواو بێ. زۆر باشە. کاک شاب تا چەند ئەو پێشانگانەی کە کردوتانە تۆ مادەم کە ئێوە بە خۆبەخشی کارەکان بێگومان ئەو کارانەی کە ئەیکەن زەحمەت و هەروە ماندوێتێکی زۆری ئەوە بەڵام لەگەڵ ئەوەشتا توانیتانە کە تابلۆکان یاخود ئەو کارە هونەریانی کە ئەیکەن چ کاری دەستڕەنگیدنی بێت یاخود دەرکارێکی کە بێت ببێ بەسەر چاوێکی داهات بۆ ئەندامی بۆ ئەندامەکانی سەرەتا ئەم گروپەمان دروست کرد تامان هەر گروپێکە دروستەکەی کۆمەڵە ئامانجی هەیە لەکە لەو ئەندامە ئەو ئامانجاوانێک کە بۆ گروپەکەی ئێمە بۆ نمونە ئەگەر تابلۆکانیش نەفرۆشێت بتوانێت لە ڕێی پێشانگەکانە ئیشی ئۆردەری بۆ بێت لەخوا بە زیابێت تا چەند پێشانگاکمان کردوێتەوە ئیشێک فرۆشراوە یاخود ئیشێکی ئۆردەر هاتەوە بۆ ئەندامەکان ئەوە شتێکی دڵخۆشەرە بۆ ئێمە. واتە داوای کاریان لێکرێت بەسەر چاوێکی داهات بۆ ئەندامەکان. ئێمەش هەوڵێکیمان یاوە پەیوەندیمان زیاتر بێت لە خەڵکە یان لە هەر کەسێک کۆمپانیاک بێ هەر شتێک کە بۆ نمونە ئەگەر ئیشێکی هونەیان پێویست بوو بێن بە ئەندامەکانی خۆمان و ئەوان سوودمان بن زیاتر. باشە. بەدەرەوە پێشانگای کە لە مانگی 11 بەتەمان بیکەنەوە کار و چالاکی ئایندەتان چی ئەبێت؟ کاک شەهاب تۆ هەردووکتان ئەتوانن وەڵام بەن و قسە لەسەر کارەکانی داهاتوو بکەن. ئیشاڵڵا هەوڵێن بێژگە لەوەیشە بۆ نمونەکە لە بواری شێوەکاریە یان کاری دەستا ئیشەکەین هەڵێن سەر بکەین لە ناو چەند ئیشێکی هونەری ترە وەکو فکرە بتوانین لە بوارەکانی تریش بەردەوام بین لە ئیشی هونەری بوارەکانیکە مەکو توانین لە کارەکانی بۆنەوە کاک حەمە فۆتۆگرافەر یەک فرۆش شارەزای لە بواری خۆی ئەتوانێت کۆمەڵە بۆنە فۆتۆگرافەر لای خۆی کۆکاتەوە ئیشێکی تایبەتکەن لەسەر بواری وەکو نمونە ئاڵم لەسەر فۆتۆگرافەر بێت نەک تەنیا بوون لەسەر شێوەکاریە بێت گروپەکە لەو کاتێک فراوانتر ئەبێت و ناوەکەشە گەورەتر ئەبێت
بۆ داهاتوو بڵێ. باشە. پلانتان چێ بە بۆ داهاتوو کوتم کە بێگومان ئێوە ئاماژانەوەی کە گروپەکە فراوانتر بکەن زیاتر بیناسێنن چیکە لە بەردەستانە ینی ئەو پلانێکی ئێوە داتان ناوە چییە؟ من پلانێکمان هەیە لە داهاتوو بەتەمانێ تەطبیقی بکەین ئینشەڵا شەر نییە هەر فستیڤاڵێ هەر کار و چالاکیەکەکرێت ئێمامانوێ بەشدار بین تیاوەکو گرروپ لە بریکە هەر ئەندامێک کار و چالاکیەک بەشدارە بێت یا ئەزمونێکی لێوەرەگرێت. ئێستا فستیڤاڵی هەنار هەیە لەم مانگەیە ئەکرێت کۆتایی مانگیدا بەتەمای بڕین سەردانێکی بکەین و ئەو ئەندامانەی کارۆناوێت دیمەنێکی کللتور و کەلەپوری کوردیە بین دیمەنێکی جوانە بین نەتوان فکرەیەکی لێوەرگن بۆ یشی داهاتویان لەسەر کللتور و کەلەپوری کوردی بێ واقعەکان لە بەرچاواتوانن لەسەر واقعەیەش بن. کاتە ئێوە ینی بەشداری هەموو کار و چالاکی هونەرەکانەکەم کا بۆ نمونە لە سلێمانی یاخود بۆ لە شارەکانی تر ئەنجام هەر ئەندامێک بوون هەر ئەندامێک بوونەوەە لە شوێنێکە بەشدار ئەبێ وەکو چالێکی ئاگادار ئێمە کاتیان هەر پێشانگای ئەکێتەوە لەم شارەیە هەوڵی ماوە خۆم بە شخصی بچم ئەو شوێنانە سەدانی ئەو شوێنەکەم بە ناوی گروپەوە بتوانین پەیوەندیمان وەکو وتمان پەیوەندیمان زیاتر بێت لەگەڵ هونەرمەندان ناو ئەم شارەیە. زۆر باشە. ئەمێ باس لەو بکەین کە بەدەر بۆ نمونە لە کاری گروپەکە و ئاماژەم پێکرد لەسەرەتە بۆ نمونە کاکە حەمە وەکو فۆتۆگرافەر کاکارەکات بێگومان وەکو تۆش لە هەمان کاتە کارێک تایبەتەکانی خۆتان چۆڕەگەخەن کاکە حەمەتۆ یاخود خۆشت بێگومان بە فۆتۆکانت لە پێشانگای تایبەت و هاوبەشە بەشداریت کردووە لە ڕابردووە. بەڵێ مخم خاوەنی 4 پێشانگای تایبەت و خاوەنی 12 پێشانگای هاوبەشم وەکو خۆم ستایلی ئارت فۆتۆگرافەری و سروشت ئیشەکەم وەکو کاری مۆدل ئیشەکەم زیاتر کاتی مۆدل و ویدینگەکەم بۆ ئەو بۆ مادیە بەڵام وەکو حەز و خولای خۆم لە ئارت فۆتۆگرافەری و سروشت بینەوە. ئەو دەمێکی شەبعاتە بەمەنەوە هەنێ فۆتۆم بگری بەڵام تا ئێستا ڕێنەکەوتوە ئیشەڵا ڕۆژێ دانەی بزانانی فۆتۆکانە چۆنە. کاک شەهاب تۆ من خۆم تقریبا زیاتر لە 6 ساڵە ئیشی واقعیەکەم شەکانم زیاتر بە سکێچ و فەحمە ئەیکەم ماوەیەکە تقریبا زیاتر لە ساڵێکە ئیشی دیجیتال ئارت ئەەکەم یعنی ئیشەکانی بڵێن ڕسمەکانی کۆمپیوتەری خەریکی ئەوەیشان ئەو ئیشانەیە کە ئێستا خەریکی بڵێن واقعەکان هەوڵم ماوە تۆزە بچم بەرەو پێش بۆ نەونە ئیشەکان تۆزە گۆرانکاری تیابێت و لە شێوازی ڕیالیزم کە واقعیە بچم بۆ شێوازی هایپەر ڕیالیزم یعنی واقعیک بێت کە ئەو کەسە سێری ئەو لەوحەیە بکات مەلامحی ئەو لەوحە زۆر نزیکی ئەو کەسایەتی بێت یاخود واقعەکە بێت. زۆر باشە من هیوای سەرکەوتن بۆ هەردووکتانە خوازم هەمووکو خودی خۆتان کە خەریکی کاری هونەرین و هەروەکو گروپەکەش ئیشەڵا گروپەکەتان زۆر فراوانتر و گەورەتر ئەبێت و هەروە ئەندامی زیاتر لە دەوری ئەم گروپە جوانە کۆبنە و کار و چالاکی زۆر جوان چاڕوانەکەی دەستەکانتان خۆش بە زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست گروپی شانۆی گۆدۆ بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی کە بەشی هونەری شانۆ لەگەڵ پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی شانۆیی فڕین بەناو خۆڵەمێشتا نمایش دەکات کە لە دەرهێنانی داستان بەرزانە و هەروە لە نواندنی گۆران نامیقە. ئەوە بینەرانی بەڕێزم فەرم بۆ بیان هێنا ئەوە خەریکی چی تەنابێت بەڵێ ئەڵێ وێ نمایشمان بۆ وەکو وێ نمایشمان نەبوو نمایشەکەم بۆ بینەرە کامە نمایش ئەمەی تۆ نمایش نییە شتێکی ترە تۆ هەر لە پیرە سەگێکی گەڕەچی لەسەر کورسیەکە تەڵت و ڕوشتاویت و وەنووز دایگرتووی ئای واسیلی پیر چەند غەمبارم کابینم دوای ئەو هەموو ساڵا لە جوگرافیا و لە کۆمەلگایەکی ترا بەسەر جەڕانەوە بەسەرهاتی تۆ دەکەوت هەستەکەم ڕۆحی تۆ لە ناو مایەوە ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات زیاتر بە ناو ژیان ماڵاو بێتەوە زۆر باشە زۆر باشە کارەکتەرێک دیمەنێ شتێکم بیر بخەنەوە یەکێ لە شانۆیەکان دەی شتێکم بیر بخەنەوە نەبوو ئۆدین زۆر باشە زەمەنەکەی خۆشێتی
جەنابی تیسپس ئێوە لە ناو بینەران دانیشن تا من ئامادەم. ئۆدی جەنابی تیسپس ئۆدی بۆس نەکە فەرمی وابزانم پێ باش من قارەمانم چونکە کەسێکم کوشتووە کە ئەڵێن باوکمە و لە پشتی ئەوم بەڵام من قارەمانم و نەتاوانبار بەڵکو یەکێکم لەو خەڵکەی کە دەور و پشتیان بەدەم مژی وڕێنە و ئەفسانە تەنیون من کۆیلەم لە مێژە کۆیلەم مێژووی کۆیلەبوونی من نەگەڕێتەوە بۆ زۆر کۆن دێنێ کۆیلە بووم پێرێ کۆیلە بووم سەدەی پێشوو کۆیلە بووم بەربەیانەکانی مێژووش هەروە بۆ ماوەی ئەم کۆیلە بوونەی من فێڵی نەخۆش کردێت یان لەوانەیە هی پیاوانی هەربار بێت ئەوانەی کە ئەڵێن ساو گەورم گەورەی بەڕێزم دەیەمێ لەوانەیە ئەمەیان کە لەسەری پارێزەری بووێت بەڵام ئێستا گوا فۆفێڵەکانی کوا پەناو پێچەکانی فێڵا یاساییەکانی بۆ ئێستا بەو خوێڕیا دڵڕەکە ناڵێت ئەمەی تۆم جامێیت بە پێی یاساتەوە باش بووما دوای ئەو بەمولیان و سوکایەتی کە بە من کرا هێشتا توانم لەسەر شانەکە بۆستم و نمایشتان پێشکەشکەم باش نییەوە زۆر نییە بەڕاستی ئافرین بۆ خۆم ئافرین ستایشی خۆمە ناوەندی ڕۆشنبیری بۆ شاعیرانی کوردستان بە هاوکاری زانکۆی سلێمانی مەراسیمێکی بۆ تازەترین کتێبی شعری شاعیر نازم عەلی ساز کرد لە باخچەی مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆی سلێمانی. ناوەندی ڕۆشنبیری بۆ شاعیرانی کوردستان بە هاوکاری زانکۆی سلێمانی هەڵدەسێت بە سازدانی مەراسیمێک بۆ ناساندنی تازەترین کتێبی شعری شاعیر نازم عەلی. کۆڕەکە لە باخچەی مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆی سلێمانیە و ژمارەیەکی بەرچاو لە شاعیران و دۆستانی شەعر ئامادە بوون. ئێمە وەک ناوەندی ڕۆشنبیری بۆ شاعیرانی کوردستان بە هاوکاری زانکۆی سلێمانی هەستاین بە ئەم چالاکیە کە دابەشکردنی کتێبی شعری شاعر نازم عەلیە. ئەم چالاکی یەکەممان نییە و کۆتا چالاکیشمان نییە چالاکی ترمان پێشتر کردووە و فستیڤالمان کردووە کۆڕیشمان بۆ شاعیران کردووە و دروشمی ئێمە ئەوەیە خزمەتی شاعیران کرد. من جنێو نادەم بەژن ناونیشانی ئەم بەرهەمە تازەی نازم عەلیە و لە شێوەی پەخشانە شعردا پێشکەشی ئامادەبوان کرا. ئەم بەرهەمە دووەم بەرهەمە دوای بەرهەم یەکەم شین سەردانمەکە پەخشانە شعریا بوو ئەمەش بە هەمان شێوە هەر پەخشانە شعرە بەڵام تقریبان بڵێم فۆرمێکی تۆزی جیاوازم بەکارهێناوە لە داڕشتنەکەیەوە تەنانەت حتا لە دیزاینەکەشە گۆڕانکاریەکی ئەگە جەنابێت ببینی شتێکی بچکۆلەم تیا کردووە. ئەم بەرهەمە بەناوی من جنێو نادەم بەژن حقیقەتەوەی ماوەی تقریبان بڵێم لەوانەیە حەومان هەشمانکی خاین بەڵام بەهۆی ئەو زروفی بارودۆخی کۆرۆنا کە هاتە پێشەوە لە مانگی سێ چوارە کەمێ دواکەوت ئیترەوە بۆ کۆتە مانگی پێش لە مانگی 5 و 6 تقریبا ئیتر هەنێ ئامادەکاری کەم بۆ کردو بۆسە ئێمڕۆیتر ئاشنابێ بە خوێنەرەکانمان. ئەنجامدانی ئەم کۆڕە و بڵاوکردنەوەی بەرهەمەکە دووەم ئەزمموی ئەم شاعیرەیە
وەک شارەزایانی بواری شعر و ئەدەب ئاماژەی پێدەکەن، شاعیر نازم عەلی زۆر سەرکەوتوانە توانیوێتی ئامانجا ئەدەبیەکان لە تێکستەکانیدا بپێکێت. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. خۆشەویستانی ئەمە پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت سوودان لێبینی بێت. خۆشەویستانی ماتاک و سبەینی هاوکارانم لا پرۆگرامێکی نوێیان لەگەڵتانە بن بە هیوای ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.